بەرنامەی شوێن پەنجا ئەمجارە باز لە تاوانێکی گەورە پرسێکی جیهانی دەکەین کە ئەم تاوانە گەورە بۆتە کێشە و بەڵایەکی گەورە بۆ مرۆڤایەتی هاوکاتیش ئاگری ئەم تاوانە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. بەڵام ئەوەی جیاوازە ئەوەیە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانانی مادەی هۆشبەر و بمبڕکردنی ئەم تاوانە بە شێوەیەکی بەرچاو ڕژ دەبنرێت. بۆیە لە بەرنامەی شوێن پەنجا ئەمجارە یەکێک لە گەورەترین ئۆپەراسیۆنەکانی دامەزراوەکانی سەر بانجومەنی ئاسایشی و ئاسایشی هەولێر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بازرگانانە نیشان دەدەین. بۆ یەکەم جاریشە ئۆپەراسیۆنێک لەم شێوەیە لە بەرنامەی شوێن پەنجا نیشان دەدرێت و با بزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندان، بەڵام چۆن. شوێن پەنجا لە شاری هەولێر با چیرۆکی تاوانێکی گەورە دژ بە مرۆڤایەتی و مرۆڤ و کۆمەڵ و کۆمەلگا دەست پێ دەکات. ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر زانیاریان پێدەگات. تیمەکانی لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەست دەکەن بە لێکۆڵینەوە و بەدواداچوون. ئێمە لە بەشێکی پلانی ئەو ئۆپەراسیۆنانە لە ژووری ئۆپەراسیۆن بەشدار دەبین بۆ ئەوەی ڕێکاری چۆنیەتی بەشداریمان لە چۆنیەتی ڕووماڵکردن و دوور لە نهێنی کاری ئەو تیمانە ڕێنمایی کراین و لەژێر ڕێکارێکی تون ڕێگەمان پێدرا دوای ئۆپەراسیۆن لە شوێنی تاوان ڕاستی ئەو تاوانە دژ بە هەرێمی کوردستان و هاوڵاتیان نیشان بدەین. دوای لێکۆڵینەوە زانیاریەکان پشتڕاست دەکرێنەوە و دڵنیا دەبن کە باندێک دەیانەوێت بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر لە ڕێگەیەکی جیاواز و سیر بڵاو بکەنەوە و بەشێکیشی بۆ وڵاتی سووریا ڕەوانە بکرێن. دوای بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەی مادە هۆشبەرەکان، ئێمە وەکو بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر هەمیشە بە پلانێکی نوێ و بۆ فۆرمێکی نوێ دەستمان بەکارەکانمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو کەسانەی کە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکەن. و لەم ماوەی ڕابردووە توانیمانە لە 3 ئۆپەراسیۆنی جیاواز بڕێکی زۆر مادەی هۆشبەر دەستگیر بکەن. هەروەها بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر هەموو ئەو تۆمەتبارانەی کە بازرگانیان بە مادەی هۆشبەر کردووە لەلایەن هێزەکانمانە دەستگیر کراون. لە ئۆپەراسیۆنی یەکەمدا توانیمانە دەست بەسەر نزیکەی بڕی 3 کیلۆ مادەی هۆشبەر بگرین. هەروەها لە ئۆپەراسیۆنی دووەم توانیمانە دەست بەسەر بڕی 12 کیلۆ مادەی هۆشبەر بگرین کە لە جۆری کریستاڵ و هیرۆین و تریاک بووە. ئەو تیمانە بەهێز و ڕاهێنراون بۆ ناسراون کە ئۆپەراسیۆن لە چەند چرکەیەک ئەنجام بدەن تا تۆمەتباران نەتوانن سوود لە کات وەربگرن بۆ دەربازبوون و ڕاکردن، هەرچەندە ئەستەمە بتوانن لە دەست ئەم هێزانە دەربازیان ببێت. ئێستا ئێمە چاوەڕێی هێزەکانی ئاسایشی هەولێرین. ئۆپەراسیۆنەکە ئێستا ئەنجام دەدرێت. ئەمە ناتوانین بەشداری ئۆپەراسیۆنەکە بکەین لەبەر کۆمەڵێک ڕێککاری ئەمنی و هاوکاتیش ئەم باندانە چەکدارن زۆر جار ڕووبوونەوە ڕوو ئەدات بۆ سەلامەتی ئێمە و بۆ پاراستنی لایەنی ڕێکاری ئەمنیەکە کە ناتوانێت هەندە شتێک نیشان دەرێت. ئێمە چاوەڕێین پەیوەندیمان پێ بکرێت هێزی سوواتی ئاسایشی هەولێر لەگەڵ تیمەکانی سەجی پۆلیسی کەیناین بەشدارن بۆ ئەوەی
ئەو زانیاریان هاتووە ژمارە پڕێکی زۆر ڕێژێکی زۆر مادەی هۆشبەر هەیە ئەوان لە شوێنەکان چاوەڕێین پێمان بڵێن کە بچین ئەم شوێنە بزانین ئەگەر ئەم زانیارانە کە تەواون سی کەلوپەلێکی لێ دەستی بەستا ژیراوە و نیشان دێن با بزانین ئەوان چیان گرتووە. دوای چەند خولەکێک ئەو هێزانە دەستنا شوێنی گومان لێکراو بە پێی ئەو لێکۆڵینەوانە و زانیاریە هەواڵگریانەی ئاسایشی هەولێر بارێک لە کەلوپەل ئامانزی ئەو تیمانەیە کە مادەی هۆشبەری تێدا حەشار دراوە. ئۆپەراسیۆن دەست پێ دەکات و هێزەکان ڕوو لەم شوێنە دەکات. سەرەتا بە دوای تۆمەتبارەکان دەگەڕێن و ئامادەن بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری لەگەڵ مافیاکان. ئیدی بۆ ئەنجامدانی پشکنین سەرجی سەربازی کەیناین کە تایبەتە بە هێزەکانی سوڵاتی ئاسایشی هەولێر بەکاردەهێنن دەست دەکەن بە پشکنی. لەم شوێنە بازنەیەکی ئەمنی تون بۆ هاتوچۆ و چاودێری شوێنەکە دروست دەکرێت. دوای چەند خولەک ئەم سەگە سەربازی ڕاهێنراوە تایبەتە بۆنی ئەو مادەیە دەکات و ئاماژەی بە شوێنی مادەکە دەکات کە لە ناو بۆڕیەک حەشار دراوە. تیمەکان دەست دەکەن بە پشکنین بۆ ئەم بۆڕیە. دوای پشکنین دەدەکەوێت پڕیەتی لە مادەی هۆشبەری کریستاڵ ئەو کەلوپەلانە دەستی بەسەردا دەگیرێت و بە دوای دۆزینەوەی شوێنی تۆمەتبار دەچن. مادەی هۆشبەریان لەکوێ حەشارداوە لە کوێندا شاردیتیانەوە ئەمە لێرە هەڵگیراوە ئەمەم ئەو مادەش مادەی شتریان لەگەڵ داناوە ئەو مادەیان لەگەڵ داناوە دواتر دەزانێت ئێمە دواتر بزانین چی دەبێت ئێستا دەست بەسەر مادەکەی داگیراوە ئەمە پڕێت لە مادەی هۆشبەر زۆری کوردستان. لە ئۆپەراسیۆنی کۆتاییمانە کە ئەمە ئۆپەراسیۆنێکی زۆر گرنگە بۆ بەلای ئێمەوە لەبەر ئەوەی دەستمان کردووە بەسەر بڕی 25 کیلۆ مادەی هۆشبەر کە ئەو 25 کیلۆ مادەی هۆشبەرە بە ڕێگای شەریکەیەکی گواستنەوە دەربازی ناوشاری هەولێر کراوە ئەوەی کە جێگەی ئاماژەی و باسکردنە ئەو تۆمەتبارانەی کە بازرگانیان بە مادەی هۆشبەر کردووە بۆ هێنانی ئەو بڕەمادە هۆشبەرە بۆ ناو شاری هەولێر پلانێکی نوێیان بەکارهێناوە ئەو مادە هۆشبڕی 25 کیلۆ مادەی هۆشبەرەیان لە ناو بۆڕێکی درێژ حەشارداوە ئەو بۆڕێشیان خست بۆ ناو بۆڕێکی دیکە بۆ ئەوەی بە هیچ شێوازێک ئاشکران نەبێ و لەلایەن بازگەکانەوە یان لەلایەن هێزەکانی ئێمەوە نەبیدرێتەوە سەرباری ئەوەش دەرمانێکی حەشەراتیان کە پێ بڵێن مێرویان بەکارهێناوە لە سەروی مادەکەیان داناوە بۆ ئەوەی ئەو سەگانەی کە ئێمە پێی دەڵێن کەیناین کەشفی نەکات و نەبیندرێت و نەبیندرێتەوە. لە کاتی ئۆپەراسیۆن لەلایەن تیمێکی تەکنیکی ئاسایشی هەولێر شوێنی تۆمەتبار ئاشکرا دەکرێت و ئۆپەراسیۆن بەردەوام دەبێت بۆ دەستگیرکردنی تۆمەتبار.
توانیمان ئەو پلانەی ئەو تۆمەتبارانە ئاشکرا بکەین و دەست بەسەر سەرجەم بڕی مادە هۆشبەرەکە بگەین و هەروەها بە فەرمانی دادوەر تۆمەتباری سەرەکی ئەوەی کە مادە هۆشبەرەکەی دەربازی ناوشاری هەولێر کردووە دەستگیر بکەین و ئەو کۆمپانیای گواستنەوەیە کە ئەو مادە هۆشبەرەی دەربازی ناوشاری هەولێر کردووە لە ئێستاە کۆمپانیەکە داخراوە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و جێ خۆیەتی سوپاسی هاوڵاتیان بکەین کە هەمیشە هاوکار و هەماهەنگی دەستگاکەمان بوون لە پێدانی زانیاری. ئێمە لە ئاسایشی هەولێرین. بازرگانەکانی مادەی هۆشبەر ئەوانەی کە دژمنی میلەتەن هەر چ شێوازێک ڕێگایەک دەگرنە بەر بۆ ئەوەی مادەی هۆشبەر هاوردەی هەرێمی کوردستان شاری هەولێر بکەن فەشەل دێنن. هێزەکانی ئەنجومەنی ئاسایشی هەولێر ڕێگە نادەن. با بزانین ئەم جارە ئاسایشی هەولێر دەستی بەسەر چی داگرتووە. ئەمە یەکێکە لەو بۆڕیانەی ئەمە یەکیان 300 کیلۆیە ئەم بۆڕیان ئەمەشیان با بزانین ئەمە بۆچی بەکار هاتووە. ئەمە چی تێدا بۆ ئاسایشی هەولێر چۆن دۆزیەوە کە کەس بیری بۆ ئەوە ناسی بۆ ئەو فڕفێڵەکە ئەنجام دراوە. ئەمە تاییت و دەرمانی مشتی تێدا بەکار هاتووە. لە ژوورەوە پێتان دەڵێن ئەمە چی تێدا بۆ ئاسایشی هەولێر دەستی بەسەر چی داگرتووە. دوای لێکۆڵینەوە و دان پێدانانی تۆمەتبار بەهێنانی ئەو مادە هۆشبەرانە و لێکۆڵینەوە لە تۆمەتبار و کەلوپەلەکان دەچینە ئاسایشی هەولێر. ورد و درشتی ئەم تاوانە چۆنیەتی هێنانی ئەو مادە هۆشبەرانە و زانیاری نەبیسرا و نەبینراوە بۆ یەکەم جار لە شوێن پەنجە لە کوردستان 24 بڵاو دەکەینەوە کە چۆن ئەو ژەهرە و ئەم مادە مەترسیدارە هاوردە کراوە لەگەڵ چ مادەیەکی تر تێکەڵ کراوە. ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێکی تر 25 کیلۆ مادەی هۆشبەری زۆری کریستال ئەمەی دەیبینێن ئەمە 25 کیلۆیە 25,000 غەرام. ئەم جارە ئاسایشی هەولێر ئەمەی دەست بەسەر داگرتووە و تۆمەتبارێکی دەستگیر کردووە. ئێمە لە بابەتی مادەی کحولی مەشروبات مەمەی فیلمان زانیە. لە مادەی هۆشبەریش وشەیەکی نوێ ئێستا پێیا بۆی مەرگەموش ئەوەیە. ئەمە با پێتان بڵێم چیە. ئەمە مادەکە دژە ژەهرە بۆ حەشەڕە و مێرو و مار و دووپشک تێکەڵی ئەم کریستاڵی کرایە بەجیا لە ناو بۆڕیەک. ئەمە دانراوە بۆ ئەوەی ئەمانە فێر لە دەستگامنیەکان کەن لە بازەکان کەن ئەمەی پێبشارنەوە. ئەمە لە ناو ئەم بۆڕێ دانراوە ئەم بۆڕیە لە ناو بۆڕیەکی تری حەشار دراوە هەڵگیراوە. ئەمانە تێکرایتە ئەم بۆڕیە دەوروبەری ئەم بۆڕیەش بەم مادە ژەهراویە کە دەرمانی مشک و مار و دووپشکە داپۆشراوە بۆ ئەوەی ئەمە نەناسێتەوە لە ڕێگەی ئەو پشکینە تایبەتانەی هێزەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش. ئەمە لە شاری سلێمانی هاتووە ئەم دەرمانەش لە ئێرانەوە هاتووە تێکەڵ کرایە بۆ ئەوەی نەناسێتەوە ئەمجە چ لە ڕێگەی ئەم سەگە پۆلیسیانە یان ئەو ئامێرانەی کە هەیە. بەڵام ئەوانە لە خەیاڵەوەی نەبووینە هەر چ ڕێگە و شێوازێک بەکاربێنن دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەولێر دەیاندۆزنەوە دەستگیریان دەکەن. لە کاتی ئۆپەراسیۆنە کە ئاسایشی هەولێر زانیاریان پێدەگات 25 کیلۆ مادەی هۆشبەر زۆری کریستال دەستی بەسەدا دەژێت لە ڕێگەی کۆمپانیایەک. دواتر ئاسایشی هەولێر ڕوونکردنەوە سەبار بۆ کۆمپانیا دەدات و چی بەرامبەر کراوە و چۆن دەستگیر کراوە چۆن حەشار دراوە. ئەمانە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەم تۆمەتبارە دەستگیر کراوە ئەم مادانە دەستی بەسەدا گیراوە. ئەمە گەورەترین ئۆپەراسیۆن بووە یەکێکە لە گەورەترین ئۆپەراسیۆنەکان. ئەمە 25,000 غەرامە. ئەمە ئەگەر بێت و بەهات بە لە شاری هەولێر بڵاو کراباوە چی لە گەنجەکان دەکرێت ماڵی چەند کەسی وێرانی دەکرێت چەند شیرازی چەند خێزانی تێک دەدا. ئەمە دەستی بەسەدا گیرە. ئەمە بۆ ئەوەی هاوڵاتیان پارێزراو بن. ئێستا هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندان. ئەمە بڕیاری حکوومەتە ڕژنەسەوەی دەبێت ئەو کەسانە دەژیر بکەن. بۆ یەکەم جارە ڕێژەکی وا زۆر
لە ساڵی نوێ ئەمە 25 کیلۆ مادەی هۆشبەر زۆرش قورسە مادەی هۆشبەر زۆری کریستاڵە ئەمە ئاسایشی هەولێر دەستی بەسەداگرت لە ئۆپەراسیۆنەک ئەمە لە شاری سلێمانی هاتووە لێرە بڵاو کرێتەوە دابەش کرێت ئەم ژەهرە ئەمە دەرمانی ژەهری مار و مشک و حەشەڕەی لەگەڵ تێکەڵ کرد. من کارمەندم لە کۆمپانیای گواستنەوە و گەیاندنی ماف لە بەشی هەولێر بۆ ڕێک لە ڕێگەی وشکانیەوە کە هاتبوو لە سلێمانیەوە ئاهات بۆ هەولێر کە مادەی هۆشبەر تێدا حەشاردرا بوو لە کاتی چاودێریکردنی تیمەکانی بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر زانیاریان گەیشتووە دەست و لە کاتی گەیشتنی بۆ بەشی هەولێر دەستیان بەسەردا گرت. بڕی 25 کیلۆ مادەی هۆشبەر لەلایەن تیمەکانمان لە هۆبەی ئابووری دەستی بەسەردا گیراوە. ئێستا کێ ئێمە مادە هۆشبەرەکە دەکێشین وەک ئەوە دیارە 25 کیلۆگرام و چەند پۆینتێکە لە مادەی کریستاڵ کە بە ڕێگای شەریکەیەکی گواستنەوە ئەو مادە هۆشبەرە بەنیاز بوونە دەربازی ناو شاری هەولێری بکەن. بەڕاستی بڕی 25 کیلۆگرام مادەی هۆشبەر زۆر مەترسیدارە بۆیە تیمەکانی ئێمە هەمیشە بە بەردەوام چاودێری بە دوواداچوون ئەنجامەدەن و دڵنیا دەدەینە هاوڵاتیان کە تیمەکانمان هەمیشە بە پلانێکی نوێ بە فۆرمێکی نوێ کارەکانی خۆمان ئەنجامەدەین بۆ ئەوەی هاوڵاتیان لە دەستێکی ئەمینا بن و پارێزراو بن لەو مادە مەترسیدارەی کە بەنیازن دەربازی ناو هەرێمی کوردستان بکرێت. سەبارەت بە مەترسیەکانی مادەی هۆشبەر و بڵاوبوونەوەی و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە دەچینە زانکۆی سڵاحەدین کۆلێژی ئادەب مامۆستایەکی زانکۆ باز لە هەوڵەکانی حکوومەت و ئەو هەنگاوان دەکات و چۆنیەتی بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە دەخاتە ڕوو. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕۆڵێکی زۆر کارا بینێ و بەشێوەیەکی خەست و پلاندا ڕێژە کارەکات و تا ئێستا بینیمان لە چەندین دیدارەوە لە چەندین کۆنفرانساتە و جەختی لێوە دەکات سەرباری وی بەشێوەیەکی کردەیی کاری کردووە لەسەر بۆ نمونە جیرانی داگیرەکان ئەم ئەو بازرگانانەی کە ڕۆڵێکی زۆر نێگەتیڤە بینن لەوەدا ڕەنگە زۆر جار ئەویان لەبەرچاو نییە کە چی ئەگوزارێ لە کۆمەڵگای ئێمە تەنها ئەوەی کە لەلایەنی تیجاری و ئابووری ئەوان چ قازانجێک دەکەن. پێم وایە حکوومەتی هەرێم تا ڕادێکی زۆر باش بەتایبەت لەو شوێنانێک حکوومەتی هەرێم دەتوانێت ڕۆڵێکی زۆر ینی توانیوێت ڕۆڵێکی باش بێ و دەتوانێت دەسەڵاتی خۆی بە تەواوی تێدا هەژمون بکە ئەلەوێدا من پێم وایە توانیوێتی زۆر بە باشی کارەکانی بکە. بەڵام سەرباری ئەوە ڕەنگە لە هەندێک شوێن نەتوانرێت کۆنتترۆل بکرێت چونکە هەندێک شوێن هەیە توانراوە تا حدێکی زۆر سنووردار بکرێ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر یان ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان لەلایەن گەنجانەوە. بەڵام هەندێک شوێن هەیە هەتا ئێستا نەتوانێت کۆنتترۆل بکرێت لەبەر من پێم وایە ینی هەندێک جۆر لە چۆن ئەوەی ناوی دەنین دەستی دەرەکی دەستی ئەقلیمی ئیتر هەر چۆنێکە بە ئاسانی ڕاستەوخۆ ئەگاتە ناو هەندێک لە شار و شارۆچکەکانی ئێمە کە بەداخەوە کاریگەری زۆر نێگەتیڤە کاتە سەر گەنجانی ئێمە و ئالوودەبوونی گەنجانی ئێمە بە مادەی هۆشبەر کارگە هەبووە بۆ کریستاڵ بۆ هەندێک جۆر لە جۆرەکانی دیکەی مادە هۆشبەرەکە. بەڵام پێم وایە سەرباری ئەوە کۆمەڵێک هۆکاری دیکە هەیە کە ئەبێ ڕێگری بکرێ ئەبێ دەستی لە سەدانێن بەڕاستی ئێمە بۆی بتوانین ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم مادەیە و سەرباری ئەو مەترسیانەی کە لە دوای خوپێوەگرتن ناودنەی ئالوودەبوونی ناودنەی کە لەلایەن گەنجانەوە تو جاری مادە هۆشبەرەکان دەبن ئەویش کۆمەڵێک هۆکاری دیکەمان هەیە. یەکەم لە هەندێک شوێ وەک باسم کرد کە هێشتا کۆنتترۆل نەکراوە ئاسان دەستەکەوێ. من لێرەیەک خاڵ زۆر گرنگە بۆم سەرباری مای دەستخۆشی و ڕپێزانی و ڕێز بۆ ئەو تیمەی کە خۆنەویستانە لە خۆبردووانە شەو ڕۆژیان ئەخەنە سەریەک بەس بۆ ئەوی بتوانن ئەو تاجیرانە ئەو بازرگانانە دەستگیرکەن کە مادەی هۆشبەر دەهێنە ناو هەرێمی کوردستان. سەرباری ئەوە من یەک شتی کە بە گەنجان ئەڵێم وەرە چاوێک لەو تیمە بکەن ئەمان بۆچی خەمی نیشتیمانیان هەیە ئەی تۆی گەنج خەونت چییە ئەتێ چی بکەی بۆ نیشتیمانەکەت خۆ هەر یەکەمان دەتوانین بە شێوازێک خزمەتی وڵاتە بکەین. ئەمان بە جۆرێک خزمەتی وڵاتە دەکەن قورسترین ئەرکیان خستۆتە سەرشانی خۆیان ئەویش مەسەرەی ئاسایشی کۆمەڵایەتیە و ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان ئەیانەی بیپارێزن. ئەی تۆی گەنج چی ئەەکەی بۆی بتوانانی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی نەتەوەی وڵاتەکەت پارێزی تەبعاان دەبێت لە خۆتەوە دەست بکەیت.